زانیاری نوێ لەبارەی ناردنی دوو موچەی هێزانیەکان ئاشکرا بوو. کێشەی موچەی وەزارەتێکی دیکەی هەرێمیش چارەسەر بوو. ستاندەر کاتی دەستپێکردنی ڕێکارەکانی پرۆسەی تەوتین لە بەغداوە ئاشکرا دەکات. لە پەرلەمانی عێراقەوە داوا لە سوپای عێراق دەکرێت بۆ ڕێگری لە تورکیا بێتە ناو هەرێمی کوردستانەوە. باگوێرەی زانیاریەکان ڕێکارەکانی ناردنی دوو موچەی هێزانیەکان و پێشمەرگە لە بەغداوە تەواو بووە و ناردنی پارەکە دەست پێ دەکات. لەم بارەوە لیوا ڕوکن بەختیار محەممەد ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێم ڕاگەیاند دوای ئەوەی لەلایەن تیمێکی هاوبەشی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێمی کوردستانەوە وردبینی لە لیستەکانی موچەدا کرا. پێشبینی دەکەن ئەم هەفتەیە موچەی مانگی 5 و 6 هێزانیەکان بنێردرێت. ناوبراوتیشی موچەی هێزانیەکان مانگانە زیاتر لە 345 میلیارد دینارە. بەو جۆرەش دەبێت عێراق بۆ ئەم دوو موچەیە نزیکەی 700 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێت. ئەوە لە کاتێکدایە بەپێی سەرچاوەیەکی وەزارەتی دارایی عێراق کێشەی موچەی فەرمانبەرانی وەزارەتی کارەبای هەرێم چارەسەر بووە. لەو چەند ڕۆژەدا بڕی 17 میلیارد دینار بۆ موچەی ئەم وەزارەتە دەگاتە هەرێمی کوردستان. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند دوای تەواوبوونی پرۆسەی وردبینی و ڕێکخستنی لیستەکانی موچەی فەرمانبەرانی مەدەنی و سەربازی هەرێمی کوردستان لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراقەوە قۆناغی دواتری ڕێکارەکانی پرۆسەی تەوتین بەو شێوەیەی کە لە بڕیاری دادگای فیدراڵی داهاتووە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ئەنجام دەدرێت. دکتۆر ڕەعەت وتیشی بۆ ئەم مەبەستەش سەرجەم موچەخۆرانی هەرێم لە داتابەیسی بەغدا تۆمار دەکرێت و پرۆسەکە لە ڕێی بانکە حکومیە فیدراڵیەکانی عێراق و دواتر لە بانکە متمانە پێکراوەکانی بانکی فیدراڵی ئەنجام دەدرێت. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم نەسۆتە ژێرباری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و دەڵێت تەوتین دەبێت لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە ئەنجام بدرێت. بەغداش بە توندی ڕەتی دەکاتەوە. جەواد یەساری ئەندامی پەرلەمانی عێراق بە میدیای عێراقیەکانی ڕاگەیاندووە پاراستنی خاکی عێراق پێویستی بە چوونە ناوەوەی سوپای عێراق هەیە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ ڕاگررتنی فراوانبوونی سوپای تورکیا. ئەو پەرلەمانتارە دەژڵێت پێشێلکاریەکانی سوپای تورکیا لە ناو خاکی عێراقدا پێشینەیەکی مەترسیدارە و پێویستە حکوومەتی عێراق هەڵوێستی هەبێت. یەساری جەخت دەکاتەوە پێویستە یەکە سەربازیەکان بچنە ناو هەرێمی کوردستانەوە و کاریگەری خۆیان لە هەرێمی کوردستان فراوانتر بکەن بۆ ئەوەی ڕێگری لە پێشێلکاریەکانی تورکیا بکەن. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و